پەرلەمانی عێراق ڕۆژی پێنجشەممەی وەک دوامۆڵەت بۆ حەیدەر عەبادی سەرۆکوەزیرانی عێراق دیاری کرد تا ناوی کاندیدەکانی کابینە نوێیەکەی ڕەوانەی پەرلەمان بکات و لای خۆشیەوە پەرلەمان دەنگی لەسەر بدات. بە پێچەوانەیشەوە ئەگەر عەبادی ناوەکانی نەدایە پەرلەمان ڕۆژی شەمەی داهات و عەبادی بانگێش دەکات و لێپێچینەوەی لەگەڵ دەکات. ئەندامێکی کوتلەی ئەحراری سەر بەڕۆتی سەدریش دەڵێت ئەگەر عەبادی لەو ماوەیەدا ناوەکان نەنێرێت پێدەچێت متمانەی لێ بسەندرێتەوە. ئێمە وەک لیستی ئەحرار لە پەرلەماندا دژی محاسەسەی حێزبی و دیاریکردنی مۆڵەت بووین بۆ حەیدەر عەبادی، چونکە لەو بڕوایەداین عەبادی ناتوانێت گۆڕانکاری ڕیشەیی لە حکوومەتدا بکات و کابینەی نوێ پێک بهێنێت. لەگەڵ ئەوەشدا هەموو لیستەکانی پەرلەمان ڕێککەوتین کە ڕۆژی پێنجشەممە دوامۆڵەتە بۆ عەبادی بۆ ڕاگەیاندنی کابینەکەی. ئەگەر نەیتوانی ئەوە بانگهێشتی پەرلەمان دەکرێت و متمانەی لێ دەسەندرێتەوە. فراکسیۆنەکانی نێو پەرلەمانی عێراقیش هەر یەکە و بە شێوازێک باس لەو مۆڵەتە دەکەن کە دراوەتە سەرۆکوەزیران. هاوپەیمانی هێزە سونەکان دەڵێن کاندیدیان هەیە بۆ وزارەتەکان، بەڵام تا نەزانن میکانیزمی گۆڕینەکە چۆنە ناوەکان نانێرن. لە بەرامبەریشدا هاوپەیمانی نیشتیمانی شیعەکانیش بوون بە دوو بەشەوە، بەشێکیان کە زۆرینەن پاڵپشتی شەقام دەکات و ڕێشۆنەکانی عەبادی بۆ ئەنجامدانی گۆڕانکاری لە کابینە حکوومیەکەیدا بە هەڵە دەزانن و لە بەرامبەریشدا فراکسیۆنە کوردیەکانیش پێداگیری دەکەن لەسەر ئەوەی کە دەبێت پشکی کورد لە کابینە تەکنوکراتەکەدا لە 20 کەمتر نەبێت. حتى انه كام كورت ام ما يك موقفي هيك هلويستي هي همو يعني كردا كان لريك موقف يعني هي او موقف جي افيا حصا كردي دبيت يا مضمون بيتن هر وزيرك ما بيت ليدان دبيت ديار ببيتن بوشي هاتا ليدان وزير ني بيت فيت ريكا كتلت كردستاني بيتن هر وزيرك بيتن نت ريكا كتلت كردستاني دا بيتن تمثيلا بيجه كرديل فيرين ناكتن. چاکسازەکانی عەبادی لە نێوان شەقامی تووڕە و کۆبوونەوەی لایەنە سیاسەکاندا چارەنووسی دیار نییە و چاودێرانیش پێیان وایە لەو ماوە کورتەی کە بۆی دیاری کراوە عەبادی توانای گۆڕینی ئەو هەموو وەزیرەی نییە. ئومێد محەممەد NRT باغداد.